ئەو بەڕوانێکە کەوتون عادەتە خۆیتەنەوە خۆتاندا ئەو من ئەژین ئیسماعیل هاوسەرۆکی ڕێکخراوی سروشتی کوردستان و هەروەها دامەزرێنی گروپی شاخەوانی ڕانیە ئەمڕۆ هەستان بە ئەنجامدانی چالاکیەکی پاکەرەوەی ژینگە لە دەڤەرەکەمان ئەویش دەربەندی ڕانیە بوو بە هاوکاری لەگەڵ دەستەی ژینگەی ڕاپەڕین و گروپی شاخەوانی ڕانیە و کۆمەڵە جوانێکی جوان بەشداری ئەم چالاکیە دەکەن ئامانجمان لەوەیە کە هۆشیاری بدەینە بە تاکی دەڤەرەکەمان کە هەر کاتێک سەردانی شوێنە گەشتیاریەکان دەکەن لە ڕووی ژینگەوە پارێزگاری لێ بکەن و چونکە دیمەنی ناوچەکەمان بەڕاستی دیمەنێکی ناشیاو دەدات کە هەر خێزانێک دێ بۆ گەشت و گوزاری خۆی لە دەربەندی ڕانیە خاشاک و پیسایەکانی کەفڕی دەدا ئەمە زیان بە ژینگەکە دەگەێنێ بۆیە دەمانەوێت لە ڕێگەم چالاکیانەوە کە ئێمە ئەنجامی دەدەین هۆشیاری تاک بە تاکی دەڤەرەکەمان بکەین کە ژینگەکەمان لێ پیس نەکەن و برین نەخەنە ژینگە و پارێزگاری لە ژینگە بکەن و هەر تاکێک بێتە پارێزەر بۆ ژینگەکەی خۆی. ئەم هەڵمەتێکی ئێستا دەستمان پێ کردووە ئێمە بۆ خۆمان لە گروپی شاخەوانی ڕانیە کە هەفتانە گەشت دەکەین بۆ شوێنە جیاجیەکانی کوردستان و دیمەنە جوانەکانی دەبینین کە دەبینین ژینگە لە ڕێگەی کەسانی نابەرپرسەوە کەسانی ناهۆشیارەوە تووشی پیسبوونێکی یەکجار زۆر بۆ ئێمە دەمانێت لە ڕوو گروپەکەی خۆمانەوەها ئەو هۆشیارێکی هەیە پێیان بدەین کە ژینگەکەمان گەیشتۆتە چ ئاستێکی پیسبوونەوە هیچ نەبێت ئەگەر هیچ شتێکیش نەکەین گروپەکەی خۆمان لە ڕووی ژینگەی و لە ڕووی هۆشیاری و لە ڕووی ژینگە پارێزیەوە بکەین بە تاکێکی پارێزەری ژینگە ئەمە کارێکی پیرۆز دەبێت و ئەو چالاکیانە ئێمە پێشتر و ئێستاش بەردەوامی دەدەین بەڵام بەهۆی ئەو زروفەی کە بەسەر جیهان و هەروەها کوردستانیش بێبەش نەبوو لەوەی هات ئێمە وەستا بوون بەڵام ئەمڕۆ خۆشبەختانە دەستمان پێکردەوە و ئەمە بەردەوامی دەبێت. بیرۆکی هاوسەرۆکی کە پێشتر کە هەر سۆرۆکە بووە بەڵام هاوسەرۆکاتی لەبەرەوەی کە چەمکەکان کە کاتێک سەرۆک لە ماڵ نەبێ بتوانێت بڕیادەرێک لە جێگوی خۆی هەبێ ئێمە ئەو بڕیارە کە لە ڕێبەر ئاپۆ پێم وابێ فکرە وەرگیراوە و ئێستا خۆشبەختانە لایەنە سیاسەکانی تریش پێڕەوی ئەو خەباتە دەکەن. Как бы же,